ساڵانە لە وەرزی هاویندا کێشەی کەم ئاوی لە شاری هەولێر سەر هەڵدەداتەوە و حکوومەتیش نەیویستووە چارەسەرێکی ڕیشەیی بۆ بدۆزێتەوە. بە پێی زانیاریەکانی پەیام، کێشەی کەم ئاوی لە هەولێر بە نزیکەی ملیارێک دۆلار چارەسەر دەکرێت کە خۆی لە دروستکردنی پرۆژەی ئاوی ئیفراسچوار دەبینێتەوە، بەڵام دەسەڵاتداران ئامادە نین پارەی بۆ خەرج بکەن. لە کاتێکدا چەندین پارچە زەوی گرانبەها کە بەهاکەیان لە 1 ملیارد دۆلار زیاترە بە خۆڕایی دراونەتە کۆمپانیا و بەرهێنەری حزبی. سەرچاوەکانی ئاوی خواردنەوە لە هەولێر. ئاوی خواردنەوە لە شاری هەولێر لە ڕێگەی دوو سەرچاوەوە بۆ ماڵان دابین دەکرێت. یەکەم، لە ڕێگەی ئاوی ژێرزەوی زیاتر لە 1400 بیر لێدراون کە لە کاتژمێرێکدا 13,000 مەتر سێجا ئاوی پاک دابین دەکەن. ساڵانەش بەهۆی دابەزینی ئاستی ئاو بەشێکیان وشک دەبن و تەنیا لە ساڵی 2022 300 بیر وشکیان کردووە. دووەم، لە ڕێگەی ئاوی سەرزەوی کە پێکهاتوون لە پرۆژەکانی ئاوی ئیفرازیەک 2-3 کە هەر سێ پرۆژەکە لە کاتژمێرێکدا نزیکەی 12,000 مەتر سێجا ئاوی پاک بەرهەم دەهێنن. بە پێی ئاماری فەرمی حکوومەت، ئاوی ماڵان لە هەولێر بە ڕێژەی لە 65 لە ئاوی ژێرزەوی و لە 35 لە ئاوی سەرزەوی دابین دەکرێت. دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و مەترسیەکانی. تا دێت ساڵانە ئاستی ئاوی ژێرزەوی لە هەولێر بە شێوەیەکی مەترسیدار دادەبەزێت. هۆکارەکەشی بۆ بڕی بارانبارین لێدانی ژمارەیەکی زۆر بیری نایاسایی و لێدانی بیری زۆر لە پرۆژەکانی نیشتەجێبوون دەگەڕێتەوە. لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆر پرۆژەی نیشتەجێبوون لە هەولێر دروست کراون بۆ دابینکردنی ئاوی خواردنەوەش پشت بە ئاوی ژێرزەوی و لێدانی بیر دەبەستن. ئەمەش کاریگەری خراپی کردوتە سەر دابەزینی ڕێژەی ئاوی ژێرزەوی. بە پێی ئاماری فەرمی حکوومەتی هەرێم، لە ماوەی 20 ساڵدا ئاستی ئاوی ژێرزەوی لە هەولێر 500 مەتر دابەزیوە، واتە ئاوی ژێرزەوی بە ڕێژەی لە 350 دابەزینی تۆمار کردووە. ئاستی قوڵی بیرلێدان بە پێی ساڵی 1996 قوڵی بیرلێدان 120 مەتر، ساڵی 2003 قوڵی بیرلێدان 200 مەتر، ساڵی 2010 قوڵی بیرلێدان 300 مەتر، ساڵی 2021 قوڵی بیرلێدان 500 مەتر، ساڵی 2022 قوڵی بیرلێدان 700 مەتر. چۆن چارەسەری کێشەی کەم ئاوی لە هەولێر دەکرێت؟ بە بڕوای شارەزایانی بواری ئاو، ئەگەر ئیدارەدانێکی باش هەبێت، حکوومەت دەتوانێت بە پشتبەستن بە زێی گەورە ئاوی هەموو دانیشتوانی هەولێر دابین بکات و پێویستیش ناکات ئاوی ژێرزەوی بەکار بهێنێت، چونکە لە وڵاتانی پێشکەوتوو تا ئاوی سەرزەوی هەبێت پەنا بۆ ئاوی ژێرزەوی نابرێت. لەسەر زێی گەورە هەر یەک لە پرۆژەکانی ئیفرازیەک لە ساڵی 1967 و ئیفراز 2 لە ساڵی 1983 لەلایەن حکوومەتی عێراقەوە دروست کراون. هەروەها پرۆژەی ئیفراز 3 لەسەر بودجەی ئەمریکا و لە سەردەمی حکوومەتی هەرێم لە 2006 دروست کراوە. واتە حکوومەتی هەرێم لەسەر بودجەی خۆی هیچ پرۆژەیەکی استراتیژی لە بواری ئاو بۆ هەولێر نەکردووە. لە ماوەی ڕابردووشدا چەندین جار بەرپرسان باسییان لەوە کردووە بڕیار دراوە پرۆژەی ئیفراسچوار جێبەجێ بکرێت کە تێچوەکەی 830 ملیۆن دۆلارە، بەڵام تاوەکو ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە و هۆکارەکەشی تەرخان نەکردنی پارەیە بۆ پرۆژەکە. بە پێی بەدواداچوونی پەیام، ئەگەر پرۆژەی ئیفراسچوار کە تێچوەکەی نزیکەی 1 ملیارد دۆلارە جێبەجێ بکرێت،
کێشەی کەم ئاوی هەولێر چارەسەر دەکات. کۆی بودجەی پرۆژەکەش ناکاتە بەهای چەند پارچە زەویەکی گرانبەها کە بە خۆڕایی لە ژێر ناوی وەبەرهێنان دراوەتە کۆمپانیا و وەبەرهێنەری حزبی.